دکتۆر جان هەر وەکو ئاماژەت پێکرد کە هەوکردن دەبێتە هۆی منداڵبوونی پێشوەختە، ئایا هیچ هۆکارێکی تر هەیە کە ببێتە هۆی منداڵبوونی پێشوەختە؟ بەڵێ بێگومان کۆمەڵێک هۆکاری ترمان هەیە. یەکێک لەوانە کورتی ملی منداڵدانە لەگەڵ گەورەبوونی قەپارەی کۆرپەکە لەوانەیە ببێتە هۆی لەدایکبوونی پێشوەختە. و هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە بۆ نمونە خانمەکە خۆی نەخۆشی شەکرەی هەیە بە شێوەیە کە ئاوی دەوروبەری مناڵەکە ئێجگار زۆر دەبێت کە پستانێکی زۆر دەخاتە سەر حەوزی دایکەکە و لەوانەیە ببێتە هۆی تەقینی سەر ئاوەکەی و مناڵبوونی پێشوەختە. یاخود کێشی لەشی مناڵەکەی بەهۆی شەکرەوە زیاد دەکات کە زیادبوونی کێشی لەش و قەپارەی گەورە لەوانەیە بێتە پێشوەختە. هەروەها هەندێک لە نەخۆشی ترمان هەیە لەوانەیە بۆ نمونە ئەگەر هاتو خانمەکە بەزیف شاری خوێنی هەبوو یاخود شەکرەی هەبوو هیچ کۆنتترۆل نەبوو لەم حاڵەتە ئێمە ناچاری مناڵبوونەکەی پێشوەختە بۆ بکەین لە پێناو پاراستنی گیانی دایکەکە و کۆرپەلەکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی